سلااوتان لێبێت هاوڕێیان سێ چوار ڕۆژە نەک لە بەرامبەر هەر ئێمە لە بۆ دەیان لەو گەنج و دەنگت بێرانەی لەندەن و هەموومان کاگڕەنزەر و ڕەنگی لە زۆر کەسی تریش ئاگادارین بەس هەڕەشە و جوێندان دێ هەڕەشە و سوکایەتی بە خۆشەویستترین کەسمان دێت و بڕوا ناکەم لەوەی بێ ئەخلاقی تریان هەبیت لەوەی بێ ئەخلاقیانەتر هەبیت دێن لە بەرامبەرمان پێڕەو دەکەن لە کاتێکدا ئەو کارتە دەمەکە سوتایە ئەگەر لە کوردستان ئەو ئیرهاب و چاو جوێندانە تەسیری هەبی وەڵام لە ئەوڕۆپا یەک کەس ئەوەندە حسابتان ناکەوە باش بسان وەکو گوتم من 21 ساڵە لێرەم نەک لە بۆ من دەیان کەسی تر تاقی کرایتەوە ڕۆژ بە ڕۆژ وەرە سەیرکە ئایا ئەو ڕەوتە تووڕەیی و ناڕەزایەتی و بێریە پاشەکشەی کردیان زیاتر چۆ پێش ئایا ئەو هەموو گرتن و کوشتنەتان چی ئیسفادەی کرد جگەلەوەی ئاوا لە ئەوڕۆپاتان لە یاساخ کرایە ئاوا ناوێرن جواب بە تەلەفۆنێک بدەنەوە هەمووی لە ترسنۆ چییە؟ هەمووی لەبەرەوەی پاشەڵتان پیتزا دوو هاوڕێیان بێ عەقڵی حزبێکی سیاسی نییە بێ ئاوە مامەڵە بکاتن بێ هەر بە زۆرم لێ لەگە چێش لەگە ئەو دەنگە گەنجە بوێرانەی کە لە چاوی شێر ناتگەڕێنەوە بەجددیمە ینی لەش خەو خەڵکە تووڕەیە لە کوردستان و لێتان قوبوڵ ناکەن وەرەوێ لە ئەوڕۆپایە چین ئێمەمانان کەمومان دەست لە ئێمەمانان بدرێ ینی قەزم لەوە دێ دەست لە هەموو هاوڵاتیەک کە لە ئەوڕۆپا بژی دەست لە وڵاتەکەیە دەست لە دیموکراسەتی و شارستانێتی ئەو وڵاتەیە ئێوە هێزێکی زۆر دەماغسزن بەجددیمە ینی زۆر دەماغسزن خۆگە بتانتانی با دەمەک بوو هەمومانتان دەکردە قیمە بەش باز دەزانن یعنی ناتوان کورە دەماغتان هەبێتن چین و رووسیا دوو دەوڵەتی هەرە دیکتاتۆری گەورەی دنیایەن ئەندامی ڤیتۆ نەتەوەیە گرتوەکان حەقی ڤیتۆن دوو ئیمپراتۆرێتی اقتصادی و سەربازین ناوێرن شەق لە کەسێک بدەنەوە ئەوڕۆپایە ئەنگۆ ئەوە دەکەن ئەنگۆ دوای دامان نەکردە بەس دەبینێت چییە هاوڕێیان من دەمەکە لە ناو ئۆشتانم دەیان جار بە منیان گوتیە لە کوردستان 100 ڕۆژنامە نووس بکوژێ بەقەد ئەوە نییە یەک شەق لە ئێوە بتری یەک شەق لە ئێوە بدرێ ڕاستە لە هەموو شەرق ئەوسەد سەدان ڕۆژنامە نووس بکوژێ ئەوڕۆپیەکان پێیان ناخۆشە ئیدانشی سەرزارەکی لەگەن نیگەرانی خۆیان دەبڕن بەس کاتێک سیستەمی وڵاتەکەی خۆیان بکەویتە خەتەر سنوور لە بۆ نەک پارتی لە بۆ رووسیاشدا دەدرێ ئەگەنار ئەو رووسیا ئەو چینە دەیان دەوڵەتی دیکتاتۆری وەکو تورکیا ئەو تورکیایە دیتان سەکینە چانسیان تیرۆر کرد لە ترسان ئۆنەریان لە ناو زیندان کوشت دیتان سێ کادیری دیموکرات شەرەفکەندی و قاسملەوە ئەوە بوو چ دنیا خرابوونەک ڕوویدا من قەزدم لەو نمونانە لەوەیە یعنی زۆر دەماغسزن بەجددیمە هەرەشە چ لە ئێمەمانان دەکەن زۆر خۆشن ها و پارتیانە هە بەڕووبەی ئەوە وەکو ئەو عەقڵی نوکتەیەکتان ئەسان لەرەوە بژێڕمەوە نوکتە بەڕاستی ینی دەماغیان بەشێکی زۆریان هەروایە لە هەفتاکان دەرێن لە مووسڵ قیتاریان گرت وتیان لە باژۆر و عاجی ئۆمەران ساغی و باب وەڵە ناشوورێ شتیوالە نیە دەی باژۆر و عاجی ئۆمەران هەمان مەدرسەیە چاویێن قسەک دەماغتان هەبی 21 ساڵە ئەمن لە ئەوڕۆپا سەدان ڕووداوی سیاسی ڕوویدایە وەچی ئەوەی هەرەشەتان کردیوە جوێنداندایە تۆمەت بەیاننامە قوبوڵ ناکەم وەڵا گونی سەیەکەی منیشتان پێ نەچیرە لە بواریەوە هیچتان دەزانین لۆ لەبەر ئەوەی لێرە قورسە لێرە گەلە قورسە ئەمەوەکو گوتم لۆ هەموو وڵاتانە پێواز بینن دوو ئەوە چ کەلتورەکە فرێ دەرن ناو خەڵک گوێن بە دایک و خوشکمان دەدە ئەخر بەجددیمە ینی ئەگەر دەتانەوێ ئێمە ئەو دەرگایە دەکەینەوە ئێمە گوێن نادەین دوکۆمنتەکانتان دەکەینەوە دوکۆمنت ئەوەی لە جەریدە پۆر و ئەوەکان لەسەرتان نووسرایە بەڕسمە دەتانەوێت لۆتان هەڵبدەینەوە دەتانەوێت دەنگەکانتان لۆ بڵاوکەینەوە کە سکس دەکەن
دەتانەوێت کە دەستپەڕ لێ دەدەن لۆتان بڵاوکەنەوە مەسئولەکان باڵاکانتان ئەگەر دەتانەوێ ئەوانەتان لۆ بڵاو دەکەینەوە ئەمە نەقسە هەرچی فەزاعەتی ئەخلاقیە خاڵشکە لە بۆ ئەو کۆیلانە ئەگەر یەک تۆز ئەخلاقتان بەدەر لەوەی بەو مانجی ڕەمەزانە چیزی ڕەنگی بە ڕۆژی بن سێ بەشتان برێ وەڵای بە ڕۆژینەوە ئێوارەی فتارێک دوێن بە دایک خوشی هەمومان دەدەن هەرەشە لەو گەنجانە دەکەن کە لە بۆنگۆ هاتینە سەجادەی بە جددی چکۆ هەموو قوتار بووە لەوێندە قوتار بووە لە بۆ بیرتان لە بۆ سەدر مالیکی ئێران قاسم سلێمانی چستان دەکرد ئەتوها بروسکەتان و قاسم سلێمانی دێدا باوەشی ئێستا لەگە سەدر لە باوە ئەوەدانا مالیکیتان هەولێر ئێستەقبال کرد کەی دەماختان دەجوو لێ بڵێن بابا ئەو یەکێتیە چەند هەریەکەتان چەندتان لەگە یەکێتی و پارتیەکتر کوشت دوای ئەوە مەسعود وارزانی ئاوا فرمێستی ڕۆجارات تاڵەبانیەکە بە درۆژبی نەڕشت تاڵەبانی شار بە شار لە بۆ مەسعودی نەدەگەڕا ئەوەی لۆ دەکرد ڕکلامی لۆ دەکرد چەند لەو کەسانەی وەکو ئێمە مانا قسەتان پێگوتن دوای ئەو کە هاتنەوە بوونە مەسئولتان چه ئیسفادە دەکەنەوەی لۆ 20,000 لۆ $50 چ پەروەردەیەکە دێ ئەلێرە نزمترین ئاست فرێ دێ ئەوە یعنی زۆرم پێسەرە و پارتی دوو ئینسانی نمایە من ئاگام لێ ئێسا ئەوە هەفتەکە هەوڵ دەدەن بە شانوباڵی مەسروردا هەڵ بدەێ گوایە چوە ئەوروپای و دەستکەوتی هەبووە لە کاتێک دەستقبال دەکرێت لە دژی رووسیا و ئێران دەستقبال دەکرێت نەک لە پێگەی خۆی وەرەقەیەکە کە کورد تووشی ماڵ وێرانێک دەکە دوو ڕۆژنامە نووسیان نەدیتەوە پارەی دەدەن پارەی خەیاڵی خەڵک لە سەریان نانووسی ئەو ڕۆژنامە خەڵک تاقەتی نمایانی ئەتا جاش قەلەمەکانی خۆیان ئەوە دەبینی دەنگ لە ناوە خۆیانەوە بەرز بوویتەوە کورد زۆر سەیرن ئەمە بە خۆمان وڵات بە وڵات شار بە شار لە دوو مەسئول دەگەڕین تەلەفۆن لێڕە تەلەفۆن لە بۆ کوردستان ئەوان لە بەرمان هەردێن کەسی ڕەشەمان لۆ دەنێرن کە ئەنەم ئەگە باشە ئەگە بترسا بنە ئەوە دەبووین هەمومان یعنی گەند ئەو هەموو گەنجە بوێرەی لەندەن نازان مەسرور بارزانی چی و چ خاوەن چ دەستگایەکە و چ ئەوەکە یعنی چه ئیسفادەی دەکەی بە ئوسلوبە دەتەوێت تاچی کورتێک بشێنی خاڵش کە ینی ئەو هەموو ئیرهابەی دەکەن ئەو هەموو پارەی هەڵدەڕێژن ئەو هەموو میدیای زەبەلاعەتانەیە باشە لۆ لە 12 گەنجی دەترسێن چی ئیسفادەتان کرد یعنی 31 ساڵە ئەو هاتان ڕاکشایە ڕۆژ بە ڕۆژ خەڵکە تفو نەعلەتان زیاتر دەکات لێتان زیاتر قیت دەبێتەوە دەبێت نابی حیزبە کە ببینی ئەو هەموو خەڵکە کەس لەگەری نییە ئەوە دەبینی بڕوا بکەوانێت جوێن بە ئێمە دەدەن بەشیان ناچاریە لە دەوائیرن ها ئەمن ینی ئەو نمونەیە جارش کەش باسم کرد چەکدارێکیشێتی معلوماتەشی دا من لەسەر فەوزەکەی خۆی گوتی ئێستا دەبی بێم بە ناوی خۆم بێم بڵێم کا قادر درۆی دەکەی من دەزانم ینی بەشێکتان ئیجباریە بەس کاکە شەرم بکەن ئەوە گەوادیە کەوادیەوە تو دیفاع لە چەتە و دز و جەردەی دەکەی ها ئێستا من ئەوە خەبەریان دامێ دەرن نێچی چاردەوروبەری ماڵەکەی خۆی بای $3 ملیۆن بەس بۆ نۆژەن کردەوە تۆش خۆت بکوژی $200 لە بەرچی نییە هەرە باشەکانتان چ دەی جوێن بە ئەو خەڵکە دەدەی کە لە بۆر ئێوە ئەو شەڕە دەکەگەنەمە چمان نەقسە بەهەرحاڵ من هەر ئەوەندە دەڵێم من دڵنیام هەموو ئەو گەنجانەی بەریتانیا و هەموو دەنجی ئابوێرەکان و بخۆشتان ئەزمونێکتان ئەو بدەیتی خۆتان بکەن ئایا ئەو ئوسلوبە لەگە کوردی هەندەران دەکرێت سەرکەوتوبی بڕوا بکەن شەڕی کوردی هەندەران شەڕی یەک کوردی هەندەران زۆر ناخۆشترە لە شەڕی پەکە و یەکێتی لە کوردستان لەبەر ئەوی وڵاتەکرد لە پشتە لەبەر ئەوەی دیموکراسیەت و شارستانیەتی ئەوروپا لە پشتە لەبەر ئەوەی ئەگە بتانتانی بە لەو 21 ساڵی سەدانمانتان دەگرت و وەکو قیمە پارچە پارچەتان دەکردی بەس دەزان قورسە ڕەنگبی ئەو ئەحمەقایەتیش بکەن بەس بازەکەی دەبینن چ دەبێت و دووش کاکە و خەڵکاتان سەر خۆ ناکرێ دوو سەرسەری و دوو کەس هەڕەشەی کردو وەڵا خەڵک بترسێ شۆڕش ئازادی بە قوربانیدان دەوێت خەڵک لە ناو کوردستانە ئەوە لە ناو زیندانن نمونەی بەرخودانیان پێشکەش کرد خەڵک لە ناو هەولێر و دهۆچیە قسە دەکە نۆرەیەوەی کوردی ئەوروپایە بەهەرحاڵ من هەر ئەوەندە دەڵێم واز لە ئوسلوبە بێنن ئەگە پێشتان خۆشە بەردەوام دەبن
ئێمەش مەلەفەکانتان بڵاو دەکەینەوە ئەوەی ئێوە تۆمەت هەڵدەبەستن جوێن و منداڵە بەڵتەچیەکانتانمان دەنێرن ئێمە بە ڤیدیۆ و دەنگەکانتان وتان بڵاو دەکەینەوە و دڵنیاش بن ئەو گەنجانەی نەک لەندەن گەنجی هەموو وڵاتەکانی تر وەرنەوە سبەنێ بزان چستان بەسەردەنی کاتێکی خۆش